چیرۆکی پیاوە باوەڕدارەکەی خزمی فرعون. خوای پەروەردگار پێغەمبەر موسای نارد بۆ لای فرعون دوای ئەوەی فرعون سەرکەشی کرد و خۆی بە گەورەزانی و ستەمی لە بەنی ئیسرائیلەکان دەکرد و خراپەکاری لە زەویدا بڵاو دەکردەوە و بەڵێنی کوشتنی بە پێغەمبەر موسا دەدا و پێغەمبەر موسا عەلەیهی سەلام فرعون و دار و دەستەکەی بە سزای خوای پەروەردگار دەترساند و تەحەدای دەکردن بەو موعجزانی خوای پەروەردگار پێی بەخشی بوو وەک دەستی درەوشاوە و دارعەسا و هاتنی لافا و کولە و ئەسپێ و بۆق و خوێن و جگەلمانش. پێغەمبەر موسا عەلەیهی سەلام هەواڵی بەگەلەکەیدا کە خوای پەروەردگار دەیان پارێزێت و فەرمانی پێکردن ئارام بگرن و بێتوانانە بن بەرامبەر بە هەڕەشە و ستەمەکانی فرعون و پەنا بگرن بە خوای پەروەردگار لە گشت ئەو ناخۆشیانی دێتە ڕێگایان. و خوای پەروەردگار پیاوێکی باوەڕداری لە خزمەکانی فرعون کرد بە پاڵپشتی پێغەمبەر موسا عەلەیهی سەلام. پیاوێک بوو ئیمانەکەی شاردبووە بەوەی کە پێغەمبەر موسا پێی هاتبوو، پاشان ئیمانەکەی ئاشکرا کرد و بەرگری لە پێغەمبەر موسا کرد عەلەیهی سەلام. ڕووبەڕووی ستەمی فرعون بووەوە و پێیوتن: أتقتلون رجلا أن يقول ربي الله وقد جاءكم بالبينات من ربكم وإن يك كاذبا فعليه كذبه وإن يك صادقا يصبكم بعض الذي يعدكم. چۆن پیاوێک دەکوژن لەبەر ئەوەی دەڵێت ئەڵڵا پەروەردگارمە کە بەڕاستی چەند بەڵگە و موعجزەی ڕوونی لە پەروەردگارتانەوە بۆ هێناون. خۆ ئەگەر درۆزن بێت کە دەڵێت من پێغەمبەرم، ئەوە تاوانی درۆکەی بە ئەستۆی خۆیەتی. خۆ ئەگەر ڕازگۆ بێت هەندێک لەو سزایی بەڵێنی پێداون توشتان دەبێت. کاتێکم پیاوە باوەڕدارە هەستی کرد قسەکانی کاریگەری دروست کرد لەسەر دڵەکانیان، زیاتر ئامۆژگاری کردن و وتی: يا قوم لكم الملك اليوم ظاهرين في الأرض فمن ينصرنا من بأس الله إن جاءنا. واتە ئیگەلەکان فەرمانڕەوای ئەمڕۆهی ئێوەیە و بەدەسەڵات و ساڵن لەسەر زەویدا، دەیکێ یارمەتیتان دەدات ئەگەر سزای خوامان بۆ بێت. لە دوای ئامۆژگاریکردنی قەومەکەی بە دانایی و زاناییەوە و بە چەند شێوازێکی جۆراوجۆر قەومەکەی بە قسەیان نەکرد و لە جیاتی هەڕەشەیان لێ کرد و داوایان لێ دەکرد کە پاشگەز بێتەوە لە باوەڕهێنانی بە پێغەمبەر موسا عەلەیهی سەلام، ئەویش ئینکاری لێکردن و وەڵامی دانەوە و فەرمووی: ويا قوم ما لي أدعوكم إلى النجاة وتدعونني إلى النار تدعونني لأكفر بالله وأشرك به ما ليس لي به علم وأنا أدعوكم إلى العزيز الغفار. واتە ئیگەلەکەم ئەوە چییە؟ من بانگتان دەکەم بۆ ڕزگاربوون، کەچی ئێوە من بانگ دەکەن بۆ ئاگری دۆزەخ. بانگم دەکەن بۆ ئەوەی بێباوەڕ بم بەخوا و شتێک بکەمە هاوبەشی خوا کە هیچ زانیارێکم لی نییە. لە کاتێکدا من بانگتان دەکەم بۆ لای خوای بەدەسەڵاتی لێبوردا. جا کاتێکم پیاوە باوەڕدارە لە باوەڕهێنانیان بێئومێد بوو و پێشبینی ئەوەی کرد کە ئەزیەتی دەدەن، لە کۆتایی قسەکانیدا فەرمووی: فستذكرون ما أقول لكم وأفوض أمري إلى الله إن الله بصير بالعباد. واتە جا لەمە دووە ئەوەی من پێتان دەڵێم بیرتان دەکەوێتەوە و من کاری خۆم بە ئەڵڵا دەسپێرم، بەڕاستی خوا بینایە بە بەندەکانی. بەهۆی ئەوەی پشبەستنی ڕاستەقینە بەخوای پەروەردگار هۆکاری پارێزگاریە لە هەموو نەخۆشیەک. خوای پەروەردگار ئەم باوەڕدارە بە ڕێزەی پاراست و لە فێڵی دار و دەستەی فرعون ڕزگاری کرد. کاتێک ویستیان تووشی کێشە و ناخۆشی بکەن، خوای پەروەردگار فەرمووی: فوقاه الله سيئات ما مكروا وحاق بآل فرعون سوء العذاب النار يعرضون عليها غدوا وعشيا ويوم تقوم الساعة أدخلوا آل فرعون أشد العذاب. ئاتە ئەڵڵا ئەو پیاوە ئیمانداری پاراست لە زیانی ئەو فڕوفێڵانی دەیان کرد و سزای سەخت هات و دار و دەستەی فرعونی گرتەوە. بەیانیان و ئێواران دەبرێنە دیاری ئاگری دۆزەخ و ڕۆژێکیش قیامەت هەڵدەستێت، فەرمان دەدرێت دار و دەستەی فرعون بخەنە سەختترین سزاوە.